بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەشی شەشەمی زنجیرە بەرنامەی دیکۆمنتاری تایبەت بە هێزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و دواتر هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی لە ناوچەی قەرەداغ و بناری شارەزور بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئەم شوێنەی ئێستا دانیشتووینتیایە ئەمە دوایین سەنگەری بزوتنەوەی ئیسلامیە کە بەر لە ئەنفالەکان لە ناوچەی قەرەداغ و بناری شارەزور لێرا بووە. هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی دوای ئەوەی کە شەڕی دوو ڕۆژە لە ناوچەکەدا دەکەن ئەتوانن هێزەکانی حکوومەتی عێراقی تێک بشکێنن، بەڵام دەپرسین ئایا دەرەنجامی تێکشکانی هێزەکانی حکوومەتی عێراقی بەکوێ گەیشت؟ ئایا ناوچەکە دواتر کەوتە ژێر هەژمونی چ هێزێکەوە؟ باڵانسی هێز بەلای کێدا کەوت؟ شاڵاوەکانی ئەنفال چۆن بوو لەم ناوچەیەدا کە قۆناغێکی دیاریکراوی ئەنفالەکان لە دوای ئەم شەڕانەوە بوو؟ دوای ئەوە ئەم هێزەی بزوتنەوە کە لە ناوچەی قەرەداغ و لە ناوچەی گەرمیان و بناری شارەزورە بن چۆن ئەگەڕێنەوە و ئەچنەوە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان یاخود بۆ بارەگا سەرەکیەکانی خۆیان کە سەرکردایەتی هێزەکانیان لە ناوچەکەەوە دوور بووە. هەوڵ دەدەین لە بەشی شەشەمی بەرنامەکەماندا قسە لەسەر ئەم باس و تەوەرانە بکەین. سەرەتا دەچمە لای کاک محەممەد یاسین، وەک لە بەشی پێشوو باسمان کرد کە کاک محەممەد بەرپرسی عسکەری مەقەڕی شەمە بوو. کاک محەممەد ئێوە سەرەتایەک تقریبەن لە بەشی پێشوە باز لە شەڕەکە کراوە، بەڕێزت باز لە مەوقعی جوگرافی هێزەکەی خۆتانت کرد لە ناوچەکەدا کە چۆن ئێوە ئەم بارەگایەتان داناوە. ئەکرێ بزانین ئێمە ئەو دوو ڕۆژەی کە شەڕ بوو ئەنجامی شەڕەکان بەکوێ گەیشت لە ناوچەکەدا؟ بەناوی خوای گەورە میهرەبان، من پێش ئەوەی وەڵامی پرسیارەکە جەناب بدەمەوە پێویستە ڕوونکردنەوەیکی تر بدەم لەسەر ئەوەی کە من باسم کرد وتمان کە هاتینە ناو ئەمدەیە یەکەم جار خەڵکەکان باش نەهاتن بەدەمانەوە، چونکە ئێمە ناسرااو بووین و ئێمە خەڵکێکی تازە بووین و ئەوانە وتیان بەخوا ئەترسان لێمان کاکە بەخوا ئێوە ئیسلامین و حکومەت ڕقی لێتانە و ئەوە. بەڵام دوجار کە ئێمە ماینەوە لە ناو ئەو خەڵکەیە وامان لێ هات وەکو کوڕوباو وەکو برا وەکو خوشک و برای ئەو خێدانی ئەو دێمان لێ هاتبوو. ئەوەندە حرمەتیان لێ یەکدین باوەڕتان هەبێ دوجار ماڵەکانیان بۆ وڵاکردنی من هەتا ئەو ڕۆژێ دەمرم خۆم بە قەرزاری ئەو حاجی سلێمانە ئەزانم بە ڕەحمەت بێ کە ئێستا بیستم وەفاتی کردو، خوای گەورەی ئینشەڵا بە ڕەحمەتی خۆی بگەێنێ. خەڵکی گوندی شەمە بوو کە زۆر قەرزارباری کردبوون هەمیشە و هەردەم ئەوت حتا وەڵاهی بۆ هێڵەکێک کە ئێمە نانمانە کرد ئەمانە لە ماڵی ئەوان بۆمانە هات. ئینسان حەقە وەکو کاک پێشتر کاک ئەو برای کاک سادق شاتی کرد کە خەڵکی گوندەکان ئاوا بوون. خەڵکی گوندەکان باوکو دایک بوون بۆ ئێمە، خەڵکی گوندەکان ماڵە باوکی زۆر باش و زۆر بەڕەحم بوون بۆ ئێمە. بەرحاڵ ئێمە من ئەو کاتێک کە شەڕ دەستی پێکرد و شەڕ لێرە هەبوو پێشتری شامدا کە ئەو برانە هاتبوون ئێمان بەدل کردبوو و ئێمە دەورە تەسلیمان لەگەڵ ئەوان کردبوو، مەقڕەکانمان تەسلیم کردبوون. من وەکو خۆم وەکو شەخسی ئەو کاتە بەرپرسیاتێک نەمابوو وەکو بەرپرسی، وەکو پێشمەگەی لە خزمەتیان نابووم. ئەو بەیانەی کە شەڕ دەستی پێکرد هەموو ئیشاتیان پێکرد، بەڵام منیش زیادەیەک خەمە سەر ئیشانەکەوان. ئێمە 4-5 برامان چوو بوون بۆ ئەو یاڵە داربێنن. من چاکم لە بیرە جیهازێک خەریک بووم لەگەڵ مەڵەخۆدا قسەمە کرد لەگەڵ ئەو بەرە لە پشتی دێکەوە بووم، پشتی ماڵەکانەوە بوو. ئیتر کاتێک کە لە سەرەوە بەڕاکردن هاتنە خوارەوتیان کاکە وەڵا شەڕە و پشتمان لەگیراوە لێوە بە بیکەسی دەستیان کرد بە تەقە بەرە ڕووی ئێرەتر دەنگی فشەکان ئاهات و ویڕەی گولەکان ئاهات بەلامانە. بۆحاڵ ئێمە لە مەقەڕ هاتینەوە مەقەڕەکە کاک حسێن عەلی و کاک کاوە نانیانە کرد لەو کاتەیە لە حەوشەی مزگەوتەکان نانیانە کرد. ئیتر برایان وردە هەرێکە چوون بەلای ئیشوکاری خوانە و بەلای شوێنی خوانە. من وتم کاکە ئێوە پەلە مەکەن، من بەدیاران وەسام تاقم فەنگم بەستووە بەدیاران وەسام وتم پەلە مەکەن تۆ نانمان بۆ بکەن چکو نامان نەبوو. هەندێکیان کرد ئیتر شەڕەکە گەرم بوو فرسەتی ئەوە نەبوو تەواوی کەندانەکە بڕێکیمان بەجێهێشت کۆڵێ نان و ئەومان هێنا هاتینە ئەم بەدەنوێلەکەیە کاک سەعەد و کاک مەلا تالب و مەجموعەیەک برا لەوێ بوون. هەواڵی ئەمانمان پرسی وتیان وەڵا کاکە چونتە سەر شاخ لە سەر شاخ شەڕ گەرم بوو، دەسەوێخە شەڕ گەرم بوو، دەقە گەرم بوو. من لەگەڵ کاکاوە وتمان ئیتر ئەوە طبعا پێچوو 2-3 ساعاتێکی پێچوو تا ئەوەندەی ئەمانانیان کرد ئێمە چوونە ئەوێ و شەڕ گەرم بووانە وتمان ئێستا ئەم فەقیرانە نانی بەیشە نەخواردبوو وتمان سەر بێنان و ئاو چونتە سەر شاخ. من لەگەڵ کاکاوە بڕێک نان و 2-3 مەتارە ئاو و 2-3 گولە ئاربیجیمان برد و سەرکەوتینە سەرەوە. ئیتر کە چوین ئەم سیلسیلەی ڕێک بەرامبەرمان تەوزیع بوو من لەم سەر بۆ ئەو سەر. ئەمە دوو لەو برایانە کە لەوێ حاضر بوون ئەم دوانە لەوە ڕیز بوو من تا ئەو سەر
ئێمە شون بەسەریان داگەڕان و نان و ئاوماندانێ و بەرحەڵ برادرانی پارتیش هەبوون لە مەینەکە لە شاخەکە بەرحەڵ گەشتینە ئەوەی کە ئیتر جاش و جێشەکان چووبوونەوە نقطەکەی حزبی شوعی ئەو نقطەی کە حزبی شوعی قرار بوو چۆڵی نەکەن شەوەکەی چۆڵان کردی بوو جاشەکان هاتبوو نەسەرەوە لێەوە تەوزیع بوون بەسەر ئەم سیلسیلە شاخەیە ئێمە کە لێرەوە لێماندان گەڕابوونەوە چووبنەوە سەر نقطەکەی حزبی شوعی باش نقطەکەی حزبی شوعی چاکم لەبیرە ئێستا ئەکبەر حەیدەر بە ئێمە وتی کاکە شوعی نامەیەکیان ناردووە وتویانە تەقەی لەسەر بکەن لە سەعات سفر هەجومی بۆکەین من ئەو شایەتی بۆ مێژوو ئەدەم ئەو پیاوە لە بەرچاومە بێکەوە بووین ئەم پیاوانە ڕۆشتن سەرکەوتن ئینسان حەقی دابوو ئەبێ بڵێ سەرکەوتن دوو سێ جار بەخوا لێیاندان تلێریانەکردنەوە هەر سەرکەوتنەوە بەڵام ئێمە بە هەموو قووەتەکەت تەقەمان لەسەرکردن بە ئاربیجی بە بیکەسی بە ئەوە بە هەموو شتێک سەرکەوتنەوە چوونەوە ناڕەبایەکەی خۆیان شوعەکان بەخوا قەسەم دوای وتیان کاکە برانی ئیسلامی وەرن مینەکان بەشەکەین دەستکەوتەکان وتم ئێمە نامانەوێ دەستکەوتانە دەستکەوت هەبوو لە شەڕەکە ئێمە دەستکەوتی ئەمە نەبوو هی ئەوان بوو بەدوتمان مادام ئەوە ئازابوون خۆیان گرتیان بۆ خۆیان بەرحەڵ برادێکی پارتی لە پاڵ ئێمە لەگو لە قەناسی لێدا کوشتی کاک سەلاحی نابوو لێرە لەگەڵمان بوو لە شەما ئەم ناسی من پێشتر دراوسێ بووین وەقەلەن لێرە بوو ئیتر شەڕەکە تا ئێوارە بەردەوام بوو کە ئەوان چوونەوە ناڕەبایەکی خۆیان ئێمەش ئیسراحەت هاتینەوە نامەقڕەکی خۆمان هاتینەوە ئیسراحەتمان کرد چۆ حەماموشتیان کرد پێشمەگە خۆیان شۆری ئیسراحەتیان کرد نانوتفاقیان دروست کرد بۆ بەیانی ڕۆژی دووهەم ئەم جارە لە هەر چوار قۆڵەوە هات تەمە ڕۆژی یەکەم لێرەوە لێ دراشکا لێەوە لێ دراشکا ئیتر گەڕایەوە کە بۆ ڕۆژی دووهەم طبعا ئەو ئەگەر ئەو پیاوە لەبیری بێ ئێمە بە جەماعەتی ناودێمان وت ڕۆژی پێشتر دوو ڕۆژ پێشەوە وتمان کاکە ئێوە مەبەستێن بە ئێمەوە ماڵماڵەکەتان مەبەستن بە ئێمەوە ئێمە هەتا لێرە بین مریشکێکتان ئەپارێزین ناڵین هیچ شتێکتان پودێ بەڵام ماڵمناڵەکەتان دەرکەن هەموو ماڵمناڵیان دەرکرد ئەو ڕۆبیانی کە ئێمە هاتینەوە ناودێ چۆڵیان کردبوو هەموو چوون بەرەو عربەت و ئانە ماڵمناڵەکان دەرکرد بوو ئێمەش تا لێرە بووین وەکو وتم ئیتر چاودێری هەموو شتەکانمانە کرد بەڵام کە ڕۆژی دووهەم لە دوانیوەڕۆی ڕۆژی دووهەمە دەمەونیوەڕۆ جیهادەکەی دەربەن فەقەرە 50 بوو 55 بوو نادەم ئەگە لەبیرت بێ هەواریە کرد برادرانی ئیسلامی ئێمە شکاوین پشتەوەتان لەگیراوە فریا خۆتان بکەون ئابەم نەسە قار خۆی لەسەر جیهادەکە بوو ئێمە لوتمان بەمان کاکە گیان ئەوە ئاوایە وردە کەس خۆی تێک نەدا کەس یعنی هینەکە خۆی نەشڵەژێنێ بەخوا من هێسترێکمان لابوو ئێستش ئەوە شایەتم هەیە کاک حسێن و کاکاوە و کاعمەر شایەتن هێسترێکمان لابوو هێسترەکەمان هێنایە مەقەڕەکە دوودنی و فەردە ئاردم بار کرد بیکەسێکی زیادەمان هەبوو لەسەریم بار کرد هەموو تابلۆ مابلۆی ناو مەقەڕەکەمان کۆ کردەوە هەمووان سووتان وتیان کاکە بۆ واکەن وتمان کاکە با نێڵن نەزان کە مەقڕی ئیسلامی بۆ کاهاتن شتەکانمان بن لەوێلەکە لە جێرخانی ماڵەکە دامانان لەبیرتە چاک لە جێرخانی ماڵەکە دامانان دووبارە هێسترەکەمان بار کردەوە بە دوودنی و فەردە ئاردەوە بە بیکەسێکی زیادە و بە بڕێت فیشق و میشقەوە چوین ئەگەر لەبیران بێ ئەو برایانە لە ئینسحابەکە لە مزگەوتەکەی ئەستێڵە ناوساجیم بۆ کردن خواردیان لە سەد ڕێگا ینی ئینسحابتان کرد بەتەواوی لە ڕۆژی دووهەما ئینسحابمان کرد ئێمەش چەو ڕۆژێک شەڕمان کرد کاک سعد ئەوەی کە محەممەد باسی کرد ئەو کاتانە تۆش هەر لە منتیقەکە بووی ئێوە چیتان کرد کە ئینسحابەکە کرا و چوونە ئەسێڵ ئێوە لەگەڵ هێزەکەی لەگەڵ ئەمانە بوون یاخود مانەوە لە ناوچەکە بەڵێ ئەوەی کە کاک محەممەدی فعلەن شتەکان وابوو لە ڕۆژی دوم ئێمە درەنگ ئیسحابمان کرد کاک سادق ئاگادارە ئێمە لەو سەرکانی ئەوە بوون بەردەی دابێدەکە کاک ئەکبەر حەیدەر و کاک بەندەریشی لەگەڵا بوو کاک ئەکبەر حەیدەر و کاتە مەسئولی ناوچەی خانەقینی پارتی کوردستان لەوێ کە چوین بۆ سەرچاغ لە کاک سادق و کاک سی هاشم و برایانە ئینسحاب حکومەت گەیشتە ئێرە تقریبا گەیشتە دەمیاڵ هاتە سەر مەقەڕەکانی ئێمە جاش و جێژ زیاتر لە ڕۆژی پێش و جمەنێنە آخر شت ئێمە لە دەمە ئێوارە پێش عەسر ئینسحابمان کرد بەبێ سەرکەوتین بۆ ڕێگەیە ئەوەی کە زۆر ناخۆش بوو دەبابەت لە ڕاستە و ڕاست لێ داین دەبابەکان لەگەڵ ئینسحابەکە بۆ شاخەوە بووین هیچ پەنایشی نەبووچنە پەنای لێ ئەداین آخر کەسی قواتەکە کاکسەدەقەگە بیری بێ ئێمە بووین وەکو بزوتنەوەی ئیسلامی وەکو بەندە وەکو کاکشەوکەت لە دواوە بووین مابانال ئیسلامەکە ڕایان کرد برادرانی پارتی ئینسحاب بوو نەک بڵین ئەماشکان و ئێمە شێری سەحابی نەخێر هەموو بەیەک ئینسحابمان کرد بەڵام وتمان بە ئەوان پێشکەون
بانا بما نقطة زول سلب السودي الإسلامي بلا آخر كاس جاء جهازك ترددي هنا بقول بارتي كقادر لا وكالله ولا وانا بو ترددي أوان بيرن بيس صو شجبو ترددي جتين اجتماعي صو بينجبو شو مسر جهازك بارتي كقار بمن السعي ولا بيرما وتدر ما فقر سوتا أو كلا سوتا برو برزاكان أروين لبرتهم ناتهم صدر بينهم فعلا وابو يعني در من فقره أو كلا سوتابو إيش تأمل اللي كذا شرابي بله كسر كوتن آخر قوات كاك شوكدوتي جوليه كاك سعدوتن بلا جملة آخر قوات شو نسر شاخ لبيدي سان شركة ما توشبوه لقال كاك سان قرمياني وكاك سي هاشمو أمانة قناصي جاشكان بتايبتي لا كهاتون نجوم هنا أبو إسا شلم أو كابراد نازم بلم دسي خوش بلا خراب نلم يعني ما بس من الدزن شانو قناصكيتي والله بيش مرقن نيتواني بهيش يسر دربينه قناصك بس هاشم بو لقال معنا أبو كاك صادق زاني وتكاكس عم تقيب لكم لبني دو بردابو وتم تقيب لكم شو بردك أوديو قناصك بدز دا نكخوي بيبا سيرك وتديارنيه لقناصك وق أو إما بالواني صاحبين وق واقعي شكا لقناصك من كقياسية شو ما قياسك كل كيلومترك أو هات هدفه بركة ما هات هدفه وما رميت إذا رميت ولكن الله رمى بنجم بيانا كبنجم بيانا من ضمن قناصك كوت دا في شيء كم ليا جا شيك رايك شابو بن كلاك يبو بن دا رايك شابو أبي دواي أوقع ناسنا ما دو دانا هاواني صوبي ستة جردين بقول كاكسي هاشما بدك لبرد ما نبو بدك لدوا ما نبو كاك صادق جرماني ببيكيسي كوتشو ببيش إموا لحكم بيكيسي أو براستي جاشو جيش برذكرت أو وقت دو هاوانيين صوبيست الراك لم دي أجل كوتو إما لو دي بدكوين أو برادراني بارتي وتراكن أو دوانتان شهيد بون كهات برادران نازم شوي إصابة تأكينا وكانوا براني خمان خالد وكريم سامي بلا وتم ما ماوين زورا في عجيبو يتر دواء أو برادري في بارتي اللي بي أو رجع كجرا بله لنوتي ناشمان زقلوا كاك محمد الله أول لنوتي ناشمان كاك ملا طالب اللي بي تلقيني دادا بشير أم نبو صلاح أم حتى مدلا نوتي شخويا كم بيبو صابو كمان بيشاكي شخويا كش مليجبا يتر إما لدواء أو كآخر قواد من سحامة كده أو شويتو نجافران لا بين جمان لسه بيسوشج بو أو شوج لجافران شلقوا مليا راجميليا باش بابش ملايكاك الصادق دواتر أكري باز انسحابك بكين بكورتي لكوتايا إيوة شون قرانا وانسحاب تانكروا هي زكانتان شون بدوايا كار روشنا وكومالك شتان ديار هل جابوته وكاتانا بريالتان دا وكا منطقة كبجينا يلا أجل جناب إجازة فرمي أو برياني أو يكمل خيالما بحقي خواني زم كلام برين كامانا أو يكل شمبوي أها باش أجل توزك بخير هاي بوي كاتا كمان لو كاك ملا طالبو كاك شوكت بخالي خوش به كاك رفيع بو لازم أيش نما بخالي خوش به كاك كمال ولاد بو كاك عارف محمد سعيد بو كاك أحمد بو أبو بكر حسين بو يونس مصطفى بو أم كاك محمد ياسين بو كاك صادق بو كاك صلاح بو كاك خليل حما أمين بو سي هاشم بو كريم سيامي بخالي خوش به لقال محمد كريم يعلم فيه لقال أبو بكر محمد رمضان لقال محمد حسين شريف لقال بختار حما أمين لقال كاك شاهد حما مرات لقال كاك شاهد حما سعيد أمانة همي لما تقيا بلا كاك ملاك ما هو دخل وجودي ديرا بلا أو بلانك من أو كوجودي هاني أو كلام صار يرنيه يعني إيه أما قرر وأما منطقة أمانة أساسية كان موليرة سرتا أما هرها موليرة بين لهدو كعلى دور جشر يعني دوش ودور لا شركة ليرة بنا جنا بيشر بدليات أبو بلا بدليات أبو أم بلاني كات إن منطقة ورا أمانة أو زكاة خواروا أماني بدلك آياتو تاكي بكيسي كما قاومت كده ويك باسد كلا سر أو قردي أو بروا لو بري ويالكوا تاتشن يكتولوا يمايتوا بسم الله الرحمن الرحيم والله من ما صارم أجر إجازة بحزكم إشارتي بو بدم يا طبعا بيش أو قواتي كبسر بشتي موصمة ملابراين بين أخواروا طبعا مقرك ما نهبوا ليرة مقري قوشكي بيالن أو كاتا رابطة إسلامي دروسيان كردو بسر برشتي كاك حاج محمدي قرداغي وكاك سعد قارماني وكومل لو براني مسوي وكان ينجيرو أو كاك هي منو كاك مادي جا ما بس براسي أوان شون علي
خاڵێکی سەرەکی بوون بۆ ئێمە دڵخۆشی ئێمە کە ئێمە ئەو هێزە هاتین لەو بەرەوە بۆ ئێمە شتێکی زۆر باش بوو مامۆسارامیان ئێمە بەڕاستی دوای ئەوەی کە بڵین ئەو شەڕ ئاوا بەو شێو برایان باسییان کرد و شەڕێکی گەرم بوو شەڕێکی دەسەوێخە بوو شەڕێکی ناڕەحەت بوو بەڕاستی وەکو مامۆستا سەعەد باسی کرد ئێمە کە ئینسحابمان کرد لە خزمەتێکی مامۆستا سەعەد ئێمە چوینە سەر شاخ کە ڕۆیشتین بەر وەکو مامۆستا باسێک باوەڕکە تۆپەکان ئاوان نییە هەر چۆن ڕاستەوە خۆ تۆپەکانیان پێوە ئەناییت بەم لامانە بەو لامانە وەحال سپاس بخوا سەلامت بووین کە چوینە سەر شاخ ئیتر ئەو قەناسە بەڕاستی چۆن بڵێ ئەو قواتەیش پرزە کردبوو بە حەقەت ئینسانۆکو کاک مامۆستا سەعەد باسی کرد بەڕاستی کەسێکی لێ هاتوو بوو لە دەست نیشانەکەی یاخۆی ئیتر ئێمە کە چوین نازانم نەفرێ بانێکی من نازانم کێ بڕاستی وتی کاکە زۆر وریابن ئەوەی سە پێشمەرگەیەکی پارتی کوشتووە ئاگادار بن زۆر دقیقا و قەناسە ئیتر ئێمە کە چوینە سەر شاخ وتم ئێوە تەقەی لێکەن بۆی من بچمە پاڵ بەردێ بچمە پێشەوە ئیتر ئەمان تەقەیان کرد من چوومە ئەوێت دواتر ئەوێش بە کەڵک نەهات چوومە پێشترەوە ئیتر من بە بیکەیسێکە مامۆستا سەعەد قەناسەکەی لە کاک هاشم وەرگرت سەیاشمان هەبوو تەمان قەناسەکە بەو بۆتی تۆ بیە بە من ئیتر خوا ناگرێ هیچی نەوت وتی فەرموو ئیتر تەقەمان لێگە هەم بە بیکەیسێکە هەم بە قەناسەکە سوپاس بخوا بێدەنگ بۆ ئەو کابرایە ئیتر ئەو بوو ئێمە جەنازەکەی برادرانی پارتی ئەو برایانەی ئێمە من وەکو خۆم بە هین نەکەم زۆر معلوماتم نەبوو لە سەرینەکە بەس ئەو برایانەی پارتی بە تایبەتی برایانی هەورامی بە حکمیەوەی ئەوش خەڵکی ئەو منطقەیە بوو خۆ هەڵ ناگرێ ئەوان زیاتر چۆن بڵێ لێ بڕابوون و دڵسۆستر جەنازەکەیان هەڵ لەگەڵ یان ناو بردمانە نەوتی لەوێ شۆرا و لەوێ لە قەبرستانەکەی نەوتی نێژرا و مامۆستا مەراتالب خوای گەورە لەی خۆش بێ و ئیسا حەزمان کرد لە خزمەتیا بووینایە ئەو لەوێ تەڵقینەکەیشی کرد ئەمجا دواتر من لەوێەوە ئیداوای ئیجازەم کرد لەم برایانە وتم ئەڕۆمەوە بۆ مقڕی قوچکە لەوێ کۆمەڵی ئامانەتم لای چمە هێنم کاکەریم سیامێویتی بەخوا نابێ بە تەنیا بڕۆی میش دێم لەگەڵتا ئیترەوە من چوومە مەقڕی هێز دواتر ئەگەنین بوو لە خزمەتانە باسەکە ئەگەر مایکەکە بێ بە کاک هیوا بزانام دوای ئەوەی کە ئیتر هێزەکان نەمان لەم ناوچەیە وەکو وتم ئەمە دوایین سەنگەرەکە لە ناوچەکەدا لێدراوە ئەم هێزانە دواتر کە حکوومەتی عێراقی هێرشەکانی چڕەکاتەوە ئینسیحابەکەن و ئەچنە سەر شاخ نەتیجەی ئەوەی خەڵکی ئەم ناوە ڕوبەڕووی چی بووە کاک هیوا دوای ئەوەی کە ئەم هێزانە ئەم ناوچەیان چۆڵ کرد من پێم خۆشە و تۆ ویستی شت زیاتر لە بەشی پێشووی بەرنامەکەمانە بازە ڕۆڵی بزوتنەوە بکەیت کە لەم منتیقا چ ڕۆڵێکیان بینی لەوەی کە خەڵکێکی زۆری منتیقەکە دەرچوو بەر هەڵمەتی ئەنفالەکە نەکەوتن بڵێ کاکە ئارام من لە بەشی پێشووی بەرنامەوتم بۆ بەیانی کە ڕۆژ بووە ئەم برایانەکە ئێستا الحەمدوللا کۆمەڵێکیان وجودیانەیە وشیان کە نەماون خواریان خۆش بێت بەڕاستی شاسوارانە ئەو ڕۆژە ئێمە بۆ مێژ و وەسپیانەکەین نەک لە ڕوون بەڵکو ئینسانە بێ چۆن بوا بێت و تەواوی ئەم بنارەش کە لێرەین خەڵکی کە مابوو لێرە بەڵام ئەوانەی کە مابوون وەکو کاکەم هەموو فەرمووی ئێمەی زیندراین لە نەمانەوە بڕۆین بەڵام کەی تازە تۆ کۆتای کار لە کاتەرازاوە بەڵام ئێمە ئامادەکاریمان تیا بوو خەڵک لەو شەو ڕۆژەی کە ئەم جێشەشکا لەسەر شاخی گردەشێر خەڵکی قەراق حەسر بوو ئەوە مهم بوو تەواوی خەڵکی قەراق بەیش لایەکە نەڕۆشت بوو بەڵکو ئەوەش بڵێم کە هێزی پێشمەرگە ناڵێم فلان و بڕێگر بوون لەوەی بڕۆن بەڵام بەداخۆ دوایی بە بێکەس بەجێ هێڵدان ئەگەر ئەو سیسی لە شاخەی کە لە بەرچاومانە لەم شەڕی ئەم پیاوانە ئەم برا دیندارانە ئەو جێشە نەشکایە بەڵکو وەکو چەند ڕۆژ دوایەوە قوفڵی کرد تەواوی خەڵکی قەراق ئەنفالە بوو یعنی ئەکرێ بڵێن ئەمان ڕۆڵیان بینی لەوە کە بەشێک خەڵک ئەنفال نەکرێت ئەمان سەبەبێکی واقعی 100% بوون بۆ خەڵکی قەراق چونکە لەو شەو ڕۆژەی کە ئەم سیسیلە شکێنرا هەموو شاخی قەراق خەڵکی قەراق لەم شاخەوە پێڵێن جادەی کوونەکۆتر لە یادمە پاک لە پاکی بەڕەوهات و لێرۆ چۆنە سر و باریکە و ناکرێ ناوی کەسێکیش بێنی کە لە بەرپرسی ئەم سنوورە بوو بەرپرسی بابڕێ فرسان بوو حەقات ناوی بێنی بۆ مێژوو کەسێک بوو زۆر بەخشندە بوو بە فرسانەکانی وتبوو ئێوە کوێرن و کڕن نابێ کەس ببینن ڕێگە بە خەڵک بن بڵێ ئەوە حقیقەتێک باش نەتیجەکەی بە کورتی ئەگەر پێم بڵێیتر ئێوە دوای ئەوە منتیقەکەتان چۆڵ کرد بڵێ ئێمە بەجێمان هێشت ئەو بەجێهێشتە کە جێبان هێشت لەگەڵ ئەم هێزەش ڕۆشت ڕەسەن حکومەتی عێراقی هاتە ئێرە و احتیلالی کرد و ماڵی سووتان و تاڵان و بڕۆ هیچمان نەما کاک سەلاح ئێوە کە لەگەڵ هێزەکەی بزوتنەوە بوون و
ئینسیحاب کرا و منتیقەکە چۆڵ کرا چیتان کردوایەوە ئێوەش بەناوی خۆی گەورە میهرەبان لەشێکی تێبینیەک ئێمە ئەو نەفرانی کە لەسەر ئەو شوێنەی شوێعیان گرتبوو چەند بەرادرێک یەکێتی ئەو ئەوانە بۆیە ئەوە شەڕکردن و ئەو قەناسە کە هەردوو ڕۆژەکە ئێمە بەگیرهێنا بوو یانەوە پێشتر ئاڵای شۆڕە بوون ئەوان پێیانەوە ئاش ئێستا تەسلیمبوون و جاشن ئەوانە زیاتر شارەزای منتەقە و شەڕەکەن وەکو تێبینیەک بۆ گەڕانەوەکەیش ئەو کاک سەعەد تا جافەران باسی کرد جواب ئەوەی کە باس کرا حیزبی شیوعی وایە واقعی بوو ڕاست برادرانێکێتی کە ئەوان خۆیان ئەیان ناسینەوە ئەوەنە ئەوە پیانەوتن ئاش یعنی ئاڵای شۆڕش کاک سەعەد تا جافەران باسی کە تاوێ ڕۆژتوین ئەو شۆ بڵێ لەو جافران وانم دوایەوە بەرەو قوچکە قۆپی قەرەدا بۆ بەیانی چوینە ژاڵی لای کرمچنە ڕۆژی دوایی چوین بۆ با ڕۆژگە حسێک جار ڕۆژەکە زۆرمان پێچووە ئەمجا بۆ پێنجەمەوس و خێڵی ئاخە ئەمجا بۆ منتەقەی خاڵە بازیانی بۆ ئەمە ئێوە قواتەکەتان چەند کەسە دوای بڵێ قواتەکە چەند کەسە بوو بەس ئەو چواردە نەفەرەی کە باسیەکەن لای خێڵی ئاخە بوو لای مەسوەی سەرچەمی پێڵێندەیەکە جا ماوسەڕازی وتارێکی بۆ وین وتی کێ ئەمێنێتەوە ئێمە ئەمێنین بەڵێ بەڵێ کێش ئەڕاتەوە وایە وەت خۆی چۆن خاڵدی کوڕی ڕزای خۆی لێبێ ئیسحابی کرد و پێژیان بەلهم کەڕاڕون ئەوانش کارڕۆن هەر مشکلەن هیچ تاوان ینی ئەگەر ئینسیحاب بکەن هەر کێشەنیە ماجورن و ئینسیحابیش نەکەن ئەو برانەکە چواردە نەفەر و ڕسمەکەی لای کاک سەعەد چواردە فەرماینەوە بەس مانەوەکە ئێمەش دوایی کە لەسەر ئەمری قیادەی بردنەوەی ئیسلامی و لەسەر مشاوەرەی ماوەسەڕاجی و ئەوانەی کە بەرپرس بوون ئێمەش دوای وان بە مەسمەعزانە کە هاتوینەوە بۆ لای ئەوان تقریبا شۆ ڕۆژە لە یەک بڕاین دوای گەشتنەوە بە چوینە شوێنێک دەیەکی زۆر گەورە بوو لای ناوکەن ببنەوە بەس لەهجەکەیان وکو هەورامی ئەوم برانە قسەیان لەگەڵاکردن وکو هەورامی ئەو لەهجەکان دێک منتەقەی زەنگلەی پێڵێن و ئەزن جا دوای منتەقەی قارکەرم دوایە بۆ دێک ناوی ئەو دێک کە شەڕەکەی تیا بوو ئەمجا بۆ چەند ڕۆژە بە چەند ڕۆژ چوونە سەر جادەی قەرەهەنجیر لێو پەڕینەوە بینی قەرەهەنجیر و بانی مەقام شەوەکەی پەڕینەوە چوینە دێک بە ناوی پەڵکەڕەش دوایەوە گوڵمکەوە دوایەوە تمتمە دوایەوە دەشتی شوان دوایەوە بۆ دێکەی ماوساوە بەکر کانیبی ئەو لێ بە کەڵک فەرموویە یەکەم مەجبوور ماوساو بەکرمە بەسی ماوساو بەکری سدیقی بەڵێ دێکەوە ناوی کانیبی ئەو دێکان پێشوازێک باشیان دێکن و خزمەتیان کردین بە کەڵک پەڕین ئەو نە زۆر بۆ ئای دوکان ئەو ئای دوکان لێوە ڕات یعنی 6 نەفەر ئێپارانی 9 نەفەری بە دینارێک پەڕەوە دێکەم ئەمجا دوایەوە بۆ لە جادەی بینی تەقتەق و کۆیە بۆ دەشتی کۆی و هەولێر لە جادەی هەولێر سماقوڵیەوە جادەی سماقوڵی بۆ سماق جادەی هەولێر کۆیە بۆ سماقوڵی مەقەری هێزی شافعی لێ بۆشە لە زمانی ڕابطادانرا بۆ ئەو مەقەڕەیش ئەو هاتن بەدەم دوای بۆ دۆڵی هیراون نازنین دوای هیراون نازنین بۆ کونەفلوسە بۆ منطقەی بێشیر و مەلەکان بۆ قەرناغ و پشتاشان بۆ قەڵاتوکانش بۆ دوای وەسەرکرداتی یەکێتی لە دۆڵەکۆکە و لە قەندیل ئەمجا هاتوینەوە بۆ منطقەی ئێران بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ ئێوە چوونەوە مەقەرتان لە ناوچەی شلێر مەقەری هێزی خەلیدی ئێمە لە منطقەی برالە بوو منطقەی شلێر بێنەوە چوونەوە ئەوێ هەمووتان چوونەوە ئەوێ نا هەمووان نەوەڵان ینی ئەخیر وێزگەتان قەڵاتوکان بوو کە مەقەری هێزی حەمزە ماوسە عەلی بابر ئامیر هێز بوو ماوسە عەلی باپیر خۆی لەوێ بوو بەڵێ وتارێکی دوایان وتی ئەوەی کە هاتوونەوە تۆ بەل هەم کەڕاڕون بەڵێ ئەبزین کاک مەلا ئەکرەم چۆن باسی ئەو گەڕانەوەکەوە کۆتایی و ئەنجامی شەڕەکەمان بۆکە ئێمە کە لەگەڵ ئەو برایەکە باسم کرد چوینە سەر شاخ ئێمە لەسەر شاخ بووین تا ئێوارە لەوێ ماینەوە ڕۆژی یەکەم ئێمە ماینەوە لەسەر شاخ تاوێکی نی دەمە ئێوارە قواتەکەی حیزبی بەعەز زۆری هێنا گەیشتە ئێرە قواتێکی زۆر بوو ئێمە بەسەر شاخ و بین جوان چاومەنتەیان بوو بەڕاستی قواتێکی زۆری عسکەری و دەبابە و جاش و جێش و ئەمانە هەمووی ئالیوە بوو بەڵێ لێ بوو لەو دەشتە بوو من ناوی شوێنەکانم لەبەر نێ بەڕاستی داوای لێبوردن ئەەکەم ئیتر لێ ماینۆ تاوێکی نی دەم و ئێوارە لەویا ئەو برانەی تر ئەوان گەڕانەوە ئێمە زۆرمان و بووین بەڕاستی هیلاگوین لە شەڕەکە زۆر ئێمە لێ دانیشتین لەسەر ئەو شاخەی سەرەوە نازام ناوی چی ئەو شاخە لێ دانیشتین سەیری قواتەکەمانە کرد کاگنەبەس کاخالی هەڵەبجەیی لەگەڵ مابوو پێکەوە بین وتمەوە بۆ نەچینە تۆزێ ئەو لاترەوە کاخالی با ئەو شوێنە جوان ئەم دەشتەمان لێەوە دیار بێ بزانین چییە ئەو قواتە تیارەکان هاتن بەسەر قواتەکە ئەگەڕان لێ دوو کۆپتەر بوون بەسەر قواتەکەەوە ئەگەڕان وڵات دوای تیارەکان ئێمە کە هەڵساین هاتینە ئەملاوە یەکسەر دەبابە نازان میتر ئێمەیان چاوکرد بوو چی بوو بەڕاستی نازانم ئەو یاڵیان دا بەرتۆپ دەبابەکان کە ئێمە هەڵساینەوە ڕێک تۆ پێدای لە شوێنەکەمان ئیتر بەڕاستی شەڕەکە زۆر ناڕەحەت بوو وەسعیکی تر خۆ دەزانی لە شەڕە
بەڕاستی کە شەڕ دەست پێەکە زۆر زەحمەتە ناڕەحەتەوە هەروە ئێستا بەدەم خۆشە ئەیگەڕێتەوە شتانە خی گەورە لێمان وەربگرێ بەڕاستی من قەت پەشیمان نیم لەوەی کە کردومە لە پێناوی ئەم خاکە بەڵام بەڕاستی ئێستا تەرێقەمەوە باسی پێشمەرگایەتی خۆم باسی ڕابردووی خۆم لەبەر ئەوە بە حەقەت ئەوەی کە ئێستا حکومڕانی ئەم وڵاتەیە بەڕاستی ماندووبوونی ئێمە زەحمەتی ئێمە من بۆ خۆم تەنها کوڕ بووم 4 خوشکم هەبوو هەر 4 خوشکەکە و دایک و باوکێکی پیرم بەجێهێشت بەڕاستی ڕۆیشتمە شاق بۆ دیفاعکردن لە کوردستان لە خاکە وێرانەکەمان لە خاکە داگیرکراوەکەمان بەڵام بەداخەوە بەداخەوە خەڵکی کوردستان ماندووبوونی ئێمە زەحمەتی ئێمە ناڕەحەتی ئێمە ئێستا خەڵکێک ناشیرینی کردووە پارەکەیە دزیە سەروەت و سامانەکەیە دزیە بەڕاستی لەو خەڵکە ناپرسێتەوە ئەو خەڵکەی کە پاڵپشتێکی پێشمەرگە هێزی پێشمەرگە بوون لە دێهاتەکانی کوردستانە ئەو دێهاتانەی کە مابوونەوە بە تایبەتی دێهاتەکانی هەمووی قەرەداخ و گەرمیان بە حەقەت زۆر زەحمەتیان کێشاوە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە بەبێ جیاوازی بزانین کاک عومەر حەمە شەریف ئەو ڕۆژەی کە ئینسیحابەکەن و ئەگەڕێنەوە دیمەنەکان و وێنەکانی ئەو کاتەی چۆن لە پێشچاوما و ئەتوانێت بۆ بینەرانی باس بکات بەناوی خوای گەورە مێرەبان دەستخۆشتان لێ یەکەم ئێمە کە کاتێک لێرە بەڕاستی تەمەعبەری ئەم وڵاتە بووین ئومێدێکمان نەما هێزێکمان نەبوو بەڕاستی پشتگیریەکمان نەبوو کەسێک نەبوو دەعممان بکە لە چەک لە تەقەمەنی لە خواردن لەو شتانە بەڕاستی وەزعەیەکی زۆر نالەبار بوو بە ناچاری کە ئینسحابمان کرد بۆ ئەخیر جا 2 کۆپتەر لێرە بەسەرمانەوە ئەدەگەڕان بەسەر یاڵەوە 2 کۆپتەر ئەوەی کە کاک مەلاکرم بەڵێ 2 کۆپتەر ئەگەڕا بەسەرمانە بەس گرنگەکەی لەوا بوو تەقەیان لێ نەکردین نازان تەقەیان بۆ لێ نەکردین نازانم بۆچی ئەچنۆ سەر قواتەکەی ئەو لاوەی برجەکەەوە هاتنەوە سەر ئێمە ئەخی جانێکمان پێوەنا ئاربیجێک تۆزە 2 کۆتنەوە کۆپتەرەکان لێمان ئەم جارە لێرەوە ئیتر تۆپیان تێگرتین ئیتر خۆ ئەم مەتەقە هەمووی بوو بە قواتی عسکەری ئەو کاتێ باش ئیترکە گەیشتن ئەو دی و دێنەوتی باسی ئەو برایەکە لەوێ ناشتمان ئەو کوڕە هەورامیە لای خۆمان لای ئەو کاک نەسرەدی نەبوو دیار بوو وازشی لە چەکداری هێنابوو بە زۆری هێنابوویانەوە وەکو بڵێ بە زۆرە ملی هێنابوویانەوە زۆر بێتاقەت بوو بۆی ئیتر زۆر پاراوە لە ئێمە تا هاوکاریمان کرد بمانە ئەو دیوە بە زەحمەتێکی زۆر بمانە ئەو دیوە تا ناشتمانەوە بەلایەن باسییان کرد ناشتمان و ئیتر ئەواوەکە بەرەو قۆپی و بەرەو گەرمیان چوین بەڕاستی وەزعێکی زۆر زەحمەت بوو ئەو خەڵکتە ئەبینی ژن مناڵ بە گریانە هاتنە بەر ئەو قواتە کاکە بیکەن لە ڕێی خوا و بەجێمان مەیەڵن کاکە ئێمە ئافرەتێک هاتە بەردەمی ئێمەوتی کاکە وەڵی 6 مانگ بە خێوتانەکەم 6 مانگ بەس نامت فاقتان بەس توخوا وازمان لێمەێنن توخوا ئێمانمان مەکەن با نەکەوین بەڵێ ئەیتی بڵێ لیان معلوم بوو کە بەڕاستی دوای ئەم قواتی پێشمەرگە ئەوان کەونە دوای ئەو دەستی ئەو حکومەتە نازانم بڵێ کام حکومەتە کەواتە ئەکرێ بڵێن ئێوە دیمەنەکانی ئەنفال و دیمەنی ئەو خەڵکەی بەر لەوەی کە سواری ئیڤا عسکەریەکان کردن و برێن بۆ منطقە دوورەکان و ئەنفال کرێن ئێوە بینیتانەوە بە تاکید لەبەر چاومان موچکەی ئەمانزانی بەڕاستی ئەم گەورەترین دژمنی حکومەتی عێراقی بەڕاستی ئەم کورد بوو دوای کورد منطقەی گەرمیان و قەرەداغ چونکی لاانکەی چەکداری بوو لاانکەی پێشمەرگە بوو ئەوان بەڕاستی پێشمەرگەیان پێگەیان و پێشمەرگەیان بەخێوە ئێوە دیفاعتان نەکرد بۆ ئینسیحابتان کرد کاگ مامۆستا ئارام ئێمەیە کە ئەوەی کە پێمان کرا کردمان بەڵام دیار بوو ئێمە لە خۆشمان ئینسیحابمان نەکرد بە ئەمری سەرکردایەتی ئێمە ئینسیحابمان کرد ئەو ئینسیحابی ئێمەش حکومەت هێندە بەربڵاو بوو لە وێزای ئەوە نەهاتن ئێوە بتوان ڕوو بەڵێ نەخێر نەوەڵ ئێمە نەمانتوانی بەڕاستی چاری ئەو قواتە عسکەریە بکەن چکو خواتێکی عسکەری بە هەموو جبەخانەیەکەوە هاتووەتە ڕووتۆی ڕووبەڕی ئەم وڵاتە بۆ تۆ ڕوبەتی ئەم میلەتە و ئەم باش کامەر بەڵام پێشتر هێزێکی گەورەی یەکێتی لێرە بوو دیار بوو هێزەکە یەکێتی ئەم منطقەی بەجێهێشت بوو ئەوەی کە کاک باسی کرد چونکە ئەوان هجوومێکی گەورە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەو کاتە بەڕاستی قواتەکە هەموو سەحب کردووە بۆ ئەوێ چونکە سەرکردایەتی بەلاوە گرنگ بوو لەوانێت تا منتەقەکانی کە لەبەرەوە انتیخای هێزی یەکێتی نیشتیمانی بەڕاستی لەم وڵاتە هێزێکی کەم و زەعیف بوو مابووە هەمووی سەحب کردووە بۆ لای
سەرکردایەتی بۆ ئەو لای لەبەرەوەی کە سەرکردایەتی پارێزراو بێ بەڵێ هەروەکو ئەو کاک سەلاح و کاک مەلا ئەکرەم و هەندێک لەو برایانەی تر باسییان ئەو گەڕانەوەکەتان بەو شێو بێ وەکو هێزەکەی بزوتنەوە چوونەوە منتیقەی گەرمیان و یا بڵێن منتیقەی قەرەهەنجیر و دواتر لێەوە پەڕینەوە بۆ گۆ بەڵێ کۆیە و ئێمە دێهاتەکانی گەرمیان زۆریان ڕۆشتین تقریبان نووسیمە لە مسەڵەوە و ئەوەنە دێک ڕۆشت بووینێمە لە گەڕانەوە لای ئینسیحابەکە بەڵێ لە جەولەکە لە جەولەکە بۆ جەولەکەمان ئەخر مامۆستا مەلا ئیبراهیم خوای گەر ئینشەڵا عەفوی کرد بوو ئینشەڵا مامۆستا مەلا ئیبراهیم جەولەیەکی پێکردین بۆ منتیقەی گەرمیان ئەوە بەر لە ئەنفالەکە بەڵێ بەر لە ئەفانەکە بوو یانێ بەڕاستی بزوتنەوە ئیسلامی ئەتوانم بڵێ مامۆستا مەلا ئیبراهیم ناساندی بەم وڵاتە بەم منتیقە و بەم هێزی گەرمیان و ئەخیر پرسیان لە بەڕێستیەکەم کە ئێوە بەم دیانە گەڕانەوە دیەکان هەموو ئاوەدان ونیا بەشێکی زۆریان چۆڵ بوون دیەکە وەڵا ئەمەی منتیقەی قەرەراق تقریبان چۆڵی کرد بەس منتیقەی گەرمیان هەمووی ئاوادان بچکەی تایسە بخو بڵێ سێقەی یانێ نەگەیشت بۆ ئەو قەنەعاتە کە بەڕاستی ئاوای لێ بکرێ هجومێکی ئاوای بۆ بکرێ و ئاوا ئەنفال بکرێ ئەوە تیا بچێت هەر یەکەتان بەشێکی ڕووداوەکانتان گێڕایەوە بەداخەوە ئەو ڕووداوانەی کە لە کۆتایی هەشتاکانی سەدەی ڕابردووە لە منتیقەکە ڕوویدا و دواتر دڵتەزێنترین کارەسات کە کارەساتی ئەنفال و بە دوای خۆیان هێنای دەمەوێت لەسەر کۆی ئەو ڕووداوانە کە ئێوە بەشداریتان تیا کردووە لە ناوچەکەدا بوون و دواتر گەڕانەوە بزانم دوا قسەتان چییە؟ سەرەتا چمە لای کاگهیوە کاگهیوە تۆ شتێکت ماوە ئەگەر ئەوەی کە بەڕاستی بینەری بووم حەقیقەتەکان بووە هەمی موتووە بە ئامانەتەوە هیچ شتێک لای من نەما و تەنها با بەشێم سپاس دەست خۆش ئەگەر بێ بە کاک سادق بسم الله وەڵام ماوەسا ئارامگیان ئێمە وەکو ئەرزم کردی دوای ئەوەی کە من لە نەوتی لەگەڵ ئەو برایە کە گەڕاینەوە چووینە مەقەڕی هێز یەک شت کە زۆر ئازار بوو لەسەر دڵم و لە بیریشم ناچێ ئەو بوو مەقڕ هێزەکەیان ئاگر پێوە نابوو شتەکان ئەسووتا کە بینیم بەڕاستی زۆر ئازارگەیە دڵم و زۆر پێی ناڕەحەت بووم زۆر بەلام و شتێکی ناڕەحەت بوو ئیتر ئەو بوو دوای ئەوە کە ئێمە ئینسحابمان کرد کۆمەڵی برا بووین ئێمە هاتیونەوە شەو چووینە دوکانی قەرەداغ ئەو کات هێزێکی یەکێتی بە ناوی کاک مەلا ئەحمەدی کەلاری والله نازم پی 55 بوو شتێکی وا بوو ئەو لەوێ سەرپەرشتی ئەو لەوێ بوو ئیتر ئێمە ئەو شەوە کەماینەوە بەس پێش ئێوارەکەی کە چوین برادێک ماڵی ئاوا بێوتی کاکە ئەو حیوانە هی منە گردتان ئازابێ بچن بێنی بیخۆن بۆ خۆتان قەدەرەن کەیتر هێنامان سەرمان بڕی قەدەری خواڕانێکشی کەوتە ناو حوزی ئاوی مزگەوتەکەەوە بۆمان دەرنات پیاوێک لە ناو مزگەوتەکە زۆر ئەگریا و هاوارێکەکەی تو خوار ڕەخم بردۆ ئیتر ناوی حەمۆمین بوو والله ئەعلەم حاجی حەمۆمینیان پێوشتێکی وا بوو ئاگرمان بۆ کرد دۆزۆبەکەمان داخست گۆشتمان برژانتێرمان کرد بۆ بەیانی کە خۆر کەوت ئەومان خستە سەر جادە وتمان ئەم جادە بگرە و بڕۆ هەتا شتە ناو جێشت و جاشەکانەوە ئیتر تازە هیچ مەجالێک نەماوە تۆ چون پیر بوو نەیەتوانی زۆرگۆ پێویست ئەوە بوو دواتر ئێمە ڕۆیشتین چوینە دیوی کڕبچنەیە نازام سەنگاوە شوێنێکی وا بووم شارەزانیم ئێمە لێو چواردە کەس جا بووینەوە جا ئەو چواردە کەسە حەزەکەم لەوە چێ ماوەسە سەعات زیاتر ئاگادار بێ و باسی ئێمە لەوێ ماوەسای ڕازی هێزەکە کۆبووینەوە ماوەسای ڕازی بە ڕەحمەت بێ یاخوا وتی کێ ئامادەیە بۆ مردن جێبمێنین لەم خاکانە ڕۆین یا بمریان جێنێڵین ئێمە چواردە کەس بەیعەتماندا یەکیان والله ئەعلەم کە بیرم بێ کاکێ من کۆرەیی بوو یەکەم کەس دەستی بەرزەکەوتی من یەکەم کەسم ئامادەم بمرن لەم خاکە جێنێڵم ئێمە ئیتر لەبێ ئەو چواردە کەسە ماینەوە دواتر وەکو برایانە باسییان کرد لەسەرەوە چیتان کردەوە هێزەکە بەجێ هێشت بەڵێ هێزەکە ڕۆیشتن ماوەسا ئارامگیانێتە ئەوان خواحافیزیمان لێکردن ئەوان ڕۆیشتن و خواحافیزیان کرد و ئێمەش ماینەوە کە ئیتر بمێنینەوە لە مەنتەقەکە نەڕۆین ئیتر دواتر ئەوە بوو لەسەر کردایەتیەوە جیهاز کرا کاکە قەزیەکە خەبەرمان بۆ هاتووە لە حکوومەتەوە لە تەنزیمەوە کە قەزیەکە لەوە دەرچووە پێشمەرگە جارێکی دی بتوانێت لێ بەرگری بکە لەبەرەوە کەستان نەمێنەوە بگەڕێنەوە ئەیتر کە گەڕاینەوە لە ڕێگا من یەک خاڵ کە لە بیرم ناچێ لە جادەی کۆیە هەولێر پەڕینەوە چوینە دەیەک ئاگرێکمان کردەوە پێشمەرگە خۆی گەرمۆ کرد کۆمەڵێتی پێشمەرگە هەبوو سیلاحەکەشی فردا بوو قاچیا و سابوو خلۆقەی کردبوو ناڕەحەت بوو دواتر کە ئیسراحەتێکمان کرد پێشمەرگەم هەستان مامۆسا ئارام پێشمەرگە ئەبۆی کاکە من ئەموو بەیانی برای ئازیزم ئەمە نزیکە دەبابە تارێتە سەرمە ئەی کاکە دەبابە من ناشێ لێ
تیارە من هەڵ ناگرێ کاکە وازم لێ بێنە بازم لێ بێنە بڕۆ بۆ ینی وەڕز بوو بێت ڕۆژ بەڕێوە بوون کاک ئێمە ئەو برایانە باسێکن هەرچەند بەڕاستی چەند ڕیواەتێک هەیە بەڵام بیسە زۆر لەو برایانە تەکیدن لەسەرەوەی 24 ڕۆژ ئێمە وایە ڕێمان کرد دەبێت لێرەوە لەم شەمەویێلەکە و قوچکەوە تا چوینەتەوە لای مامۆستا عەلی باپیر 24 ڕۆژمان پێچەوە بەڵام مامۆستا ئارا من پێم خۆشە پێش ئەوەی نەکەم یەک شتەیە حەزەکەم ئیشارەی پێ بەم بە کورتی ئەویش ئەوەیە بەڕاستی مامۆستا ئارام ئینسان بۆ مێژوو قسە بکات بۆ خوا قسە بکە ئێمە حەق وایە هەموو حیزبەکانی کوردستان بە ئێمەیش و پارتیش و شوعیش و حزکیشەوە بەڕاستی حەق وایە سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین لەسەر چی لەسەر ئەوەی کە بەڕاستی مامۆستا بەڕاستی بە خوێنی لاشەی گەنجی یەکێتی منطقەی ئەم بنارە منطقەی قەرەداغ منطقەی گەرمیان منطقەی سەنگاو بەڕاستی ئازادیان کردبوو حقت ئێمە بە ئەوەمان لەبیر نەچێ کاتێک کە ئێمە هاتین زۆر بە ئازادانە زۆر بێترسانە هاتین لەو شوێنە مەقەرمان کردێتەوە ئەوەمان بیر نەچێ بەس خۆش بۆ شاهیدێت کاک سعات فەرموو دەربارەوەی کە کاک مامۆستا ڕازی وتی کاک عومەری شارەتی پێدا لە گەرمیانە ئەوەیە کە ئێمە دیمان بەڕاستی ناگەڕێت ینی چۆن تعبیری لێ بکەی ئێستا بۆی ناوترێ لەبەرەوەی من نژنێکم دی ئافرەتێکی گەنج بوو هەڵە پەڕۆی تو خوا بەجێمان مێڵن کە وەق ئەمان دی مامۆستا ڕازی وتی کاکە با ئێمە بمرین باشتر لەوەی کەم خەڵکە بەجێ بێڵین کێ بۆ مردن ئەمێنێتەوە با بمێنێتەوە ئێمە چواردە کەسماینەوە ئەو چواردە کەسە مامۆستا ڕازی شەهید خوا لێ خۆش بێ کاک حاج محەممەد قەراخی بوو کاک ساحی برای مامۆستا ڕازی شەهید بوو ئەویش شەهیدە خوا لێ خۆش بێ ئینشاءڵڵا کاکی من کوڕی بوو مادە سوور بوو کاک شەوکەت بوو شەوکەتی زەحی بوو بەکر کاک ساڵە گەرمانی بوو کاک خەلیل بوو مام خەلیل قارەمانی بران بوو بەندە بوو مەلا ئەکرەم بوو کاک سەلاح سیامێوەیی بوو عەلی قوربانی بوو پێما بێ ئەخرەکەی کە بیرم کەوتەوە کاک مەلا جەبار بوو کۆپتەر کە پێمانەوە کۆپتەر ئەگەر غەڵەت نەشوی بێتم لەسەر هەندێک لەو شتانە کاک ئارام کە گەڕانەوە کە ئێمە لەوێش ئاخر شات کە شەوێک ماینەوە کە بەم قاومە بەڵام دوای کەوکو ئاگدار کراین ئێمە تەنها ئەوەی پێمان بوو کە کاک عومەر وتی تەنها ئەو فیشەکانە بوو کە لە دوای شەر پێمان مابوو یعنی نا فیشەکمان پێ بوو نا قووەتێکی ئەومان نەهێزیشی ماتماتیا بوو نە نانیشە بوو گەرمیانیش دێبەدێ ئەسووتا دێبەدێ چۆڵەکرا دێبەدە ئەنفا دەکرا ئاوادانی ژەوەی تاما بوو تا ڕایانەکرد بە هەر حاڵ ئەبەی کە باسی ئەم شاخەش کرا حەزەکەم تێبینێ بۆ بم کە کاسادێق باشی بیردێ ئەنەم ئەلبەتە دوو کۆپتەر بەسەمتی قەسفی ئێمەیەکە لەم شاخە جگە لە تانجەلۆش دوو کۆپتەر بە معدە لەم شاخەیە ئەو کاتەکە ئێمە دوڕۆژ سەحابمان کرد ئەوەی کە من پێم خۆشە بیڵم لێرە هەندێک حەقەکە ئەگەر وەکو حەزەتی موسا داوای کرد هارونی برای پشتگیری پێ من ئەو باقی خۆم ێزانم کە لەم جێگایە لەم ناوچەیە لەم شەڕانە من قارەمانی برام و کامرانی براشم لەگەڵا بوو ئەو برانێ شاد حاڵەوە مەزوعان قارەمان لە کانیژاڵا ئەوە قسەی برایان کە دەورێکی زۆر ئەجیبی لە شەرەکە کە یەکەم جار بوو شەربکە کامەرانی برام کە ئەویش لە مەحەد دەرچوو بوو لە قارەمانشە لە مادی طبی کامەران لە مادی طبی بوو قارەمان لە مادی هەندەسە لە کەرکوو دەرچوو بوو لە خوچکە کامەران نانیەکرد بۆ پێشمەرگەکان ئەوە بوو کە لەم منتیقەیە کەماینەوە بۆ جۆرە دو ئەوە من ئەوەی کە کاک مەلا کەرمەوە تیا نازم کاکساری خۆم بەرەو چۆچین ئێمە لێرەوە کە ڕۆشتنی سەحابمان کردووە چوونەتە مەقەرێکمانە لە سەردەشت پێڵە ئەڵوەتان چوونە ئەو مەقەرە ئێمە باش لە دواژە لە قەڵاتوکانەوە کە چوونەوە ئەو دی و ئێمە چوونە قەندی لە قەندی لە لۆکەکە شۆ تابینی قەسفی کردین ئێران قەسفی کردین ئەگە بیران بێن برایانە وەیزانی پازینین وەیزانی دیموکراتین ئاگرێکمان کرد بۆ ئاگرەکە لە شاخی ئەوبەر ئەو شاخەکی قەسفە کرد بەڵام ئێمە تابینی لەژێ ئۆتۆپا خەوتین کەواتە ئەکرێ بۆی بۆ ڕاستکردنەوەی معلوماتە مێژوویەکە کاک سەعەد ئەوەی کە ئەم بە ڕێزانە باسییان کرد بەشێکیان چوونەتەوە بۆ بارەگای هێز لە منتیقەی برالە و شلێر بەشێکشان چوونەتە ئاڵوەتان منتیقەی سەردەشت با ڕوون بێوێنەکە کاک سەعەد تۆ لە دوای ئەوەی کە ئیتر هێزی پێشمەرگەیەتەوە و حکوومەتی هەرێم دروسە بێت تۆ لە منتیقەکە بی بە مدیر ناحێ یعنی سەرۆکێکی یا کارگێڕێکی منتیقەکەیت توانی چی بکەی بۆەوەی کە ئەم وەفای وەکو وەفایە بۆ خەڵکی ئەم منتیقە و ئەم دیانە بتوانی لانی کەم ئەوەی کە لە دەسەڵاتدا هەبووە چیت کرد بۆ ئەوەی کە بتوانی قەرەبوو بۆ خەڵکی ئەم منتیقەیە بکەیتەوە پێشەوەی وەڵامی جەنابەت بەڕاستی بێمانەچێکە مامۆستا جیهات مامۆستا عەبدوڵڵا کە لەم منتیقەیە دەورێکی زۆری بوو زۆر لە منتیقەیە بن کۆمەڵ برای تریش داوای لێبردن لە هەموو ئەو برانێکی کە بیرمان چوون تەنها بیرچوو نێژمە بەسێکی تریتیان نیە من ئەو پرسیارە جەنابەت ئاڕاستی کاکی واکەم ژێڕمە بۆ ئەو کە من لێرە چین کرد بێ بۆ دەکان دێ بەدێ ئەتوان ناوی دێ بەدێوەڵم کە چی بۆ کراوە کاتی خۆی هەندێک لێ کەرە محارەبەش دەکران لەسەر کە بڵین پارتی بوون
بەڵام ئێمە ئیش خۆمان ئیداریمان بۆ کردو بەڵام با تۆ کاکیوانی لە ڕووی ئیداری و توانیت خزمەتی ئەم منتیقە سپاس بۆخوا بە حەزەکەم کاگەوەکو شاهتاڵ لەسەرەوە بڵێ ئەو مایکەی بەی بە کاک هیوا و کاتەکەی درەنگە بە کورتی کاک هیوا کاگارم کاک کەمال بەڕێوەبەری ناحی عربەت بوو بەڵام بەڕێوەبەرێکی بە شەهامەت بەڕێوەبەرێکی خاوەن دەسەڵات بە هەموو حەقێک چی بۆ کردن کاو کاتی ئەو لێرە بووە بەڕاستی قوتابخانێکی زۆر گەورە بۆ شەمە کراوە دێ بەدێ ئەوەی چۆتە خزمەت بڵێ ئێمە بۆ پێی کارەبامان بوادی مەمۆری دەمەند نەبوو نەویست بەڵام ئەو دێی کە بەڕاستی پێویستی بەرچێ بێ کاکەمال درێغی نەکردووە ئەوەی چوو بێتە لای کاکەمال مەگەر لەسەروی کاکەمالەوە نەکرابێ باش کاکەمال لەسەر پشکی بزوتنەوەی ئیسلامی مدیر ناحێ بووە لە منتیقەکە یا سەروی یەکێکی ئیداری بووە کەواتە ئێوە وەکو خەڵکی منتیقەکە بەمە ئەزان کە ئەم هێزە توانیوێتی یعنی لە ڕێگەی کەسایەتیەکەوە کە لە ناوچەکە دەسەڵاتێکی هەبووە تا ڕادەیەک ئەوەی کە هەی بووە درێغی نەکردو ئەوەی لە دەسەڵاتی بۆ درێغی نەکردو چەند لە هاوکاری جوتیاریش باوەمان لەبیر نەچێ هەموو کات کێمە ڕۆشنی گازمان وەرگرتووە بۆ تراکتۆرەکانمان کاکەمال بەزیاد و هاوکاری کردوین لەم سنوورە باشە سپاس کاکەمال کاتەکەم زۆر کەمە بابەشی ئەو پیاوانەش ئارام دوکەلیمەم ئەوەیە کە ئەڵێم بە یەک شعری پێرمەت کۆتای پێدێنم باش ئەم برانە و ئێمە کە لێرەین جاری پێش کە مقابلە کراوین ئێمە بە تەڵ و پاڵاوانی ساحە نەبوو بەتەنیا لەگەڵ ئەو برانە بین کە ئێستا لێرەین و لەبیرمان چۆن پیرەمێرد وتێکی جوانی شعرێکی جوانی هەیە ئەڵێ لە کاتی شەڕە کەس دەنگی نایە کە شەڕ لێ بۆ هەمووی ئازایە ئازایەتێکی ئێمە نین ئەو برانێن کە ئێستا ناکەون باشە سپاس بابزانم دوا قسەی کاک محەممەد یاسین سپاس بۆ برایانە و بۆ جەنابشتان وابزانم شتەکانمان ود ئەوەی کە زانیمان ئەوەی کە توانی لەبیرمان بوو بێ وتمان ئەوە ماوەتەوە بڵێن لە دوایە دووبارە و سێبارە و چەند بارە داوا لێبوردن لەوانە بکەین کە لە بیرمان نەبوون کە ناومان نەهێنان کە بیرمان نەکەوتنەوە کە نەماون لە ژیانە خوا لێیان خۆش بێ و خەڵکی دەی شەمەش بەڕاستی من دووبارەی دەکەمەوە کە ئێمە ئەو چەند مانگەی لە ناو ئەوە نابووین خەرزاریانین هەتایە خەرزاریان چکو مەگەر خوای گەورە بتوانێت جەزایان بداتەوە ئێمە هیچمان بۆ ناکەین ناتوانین هیچیان بۆ بکەین دوا جاریش مۆزوعی ئینسحاب و گەڕانەوە و شەڕ و ئەوانە ئیتر هەمومان پێکەوە ملمان نابەرە و گەرمیان و چوونە دەیەک لە یەکەم دێک کە داخلی بوون لە گەرمیان نادانم تەپەڕ گەڕوز بوو نادانم زەردەلیکاو بوو یەکێ لەو دیانە بوو ئێمە بانگی مەغریب گەشتین ناو دێکا تەمان لە شاخی خۆپی مجموعەیەکمان بەڕوومان خوارد ئەو شۆوە ئەو ڕۆژە یەکی گیرفانێ بەڕوومان کۆ کردبووە بەهاری و بەڵام بەڕۆیەکی گەورەوەری جوان لێبوو شەو کە چوون ناو دێکەم بانگی مەغریبیاندا یەکسەر چوونە مزگەوت ئێمە نەچوین تەوزیع بەسەر ماڵ شتەکانە چوونە مزگەوتەکە و بانگیان فەرمووم برایەک بانگی فەرموو مامۆستا پێشکەوت نوێژ جەماعەتمان کرد و کاتێن دەرەوە پیاوەکان ئاڕیز بوو بن ئەمیانە وت کاکە حەوت کەت بە ماڵی ئێمە ئەویان 6 کەت بە ماڵی من ئێستش لەبیرمە چوومە ماڵێک بە ناوی کا عوسمانی ناو بوو ئێمە لەگەڵ کاک حسێن عەلی و دوو سێ برایە چوونە ئەو ماڵە ئەو ڕۆژە نازانم بالضبط چەندێکە بابە هەڵە نەیڵم چەند سەرێک حیوانیان سەر بڕی بوو بۆ خێر بۆ ئەوەی خوا لە بەڵا لایاندا کە بیدایی دەستپێکردنی ئەمفالەکە بۆ ێشە نەگەچوو لە ئەوان بەڵام ئیتر بیست بوویان کە ئەوە هەیە چەند سەرێک حیوانیان کرد بوو بەخێر بۆی خوای گەورە لەو بەڵایان لایاندا ئێمە لەو گۆشتەشمان خوارد بێ ئەوە ناخۆش لەگەڵ ئەوانە ئیتر لەوێەوە بەرەو حەسەن کۆنەوەش و نازانم بەرەو ئەو شوێنە ناوی چێ قادرکەرم و بەرەو هین خاڵە بازیانی و چوونەوە ئەو بەرەوە دەشتی شوان و لەوێەوە بۆ تەقتەق و لەوێەوە بۆ ئەو بەلحاڵ ئەوەندەی من لە بیرم بێ وابزانم هینیشمان کرد بوو تەقدیرشمان کرد بوو 24 ڕۆژ ئێمە ڕۆشتین ئەم 24 ڕۆژە لە بینی ڕۆژێکا بۆ ڕۆژێکی تر زۆربەی کاتەکان بە شەو ئەڕۆشتین بە ڕۆژ لەبەر کۆ تیارە نەمانەوێرا قواتێکی زۆر چوو بوو بەرەو سەرگەڵ و ئەوانە شەڕێکی گەورە بوو لێەوە بە ڕۆژ تا ئەوە کۆپتەر ئەو بەسەر و جادەیە هاتنەوە چوون ئێمە لەبەر کۆپتەرەکان نەمانەوە بە ڕۆژ زۆر دەرکەوین بە ڕۆژ دەبوو بشینە کنارێک و بشینە باخێک و لە شوێنێکا خۆمان مادەین و بە شەو دیتان ڕێبکەینەوە تا بەیانی دوا قسەی خۆت بکەیت دوا قسەمەوەیە سپاس بۆ ئێوە بۆ ئەم بەسەرکردنەوەیە خوای گەورەی شەڵام موفەقتان کە ئەمە بەڕاستی مێژووە دەبوو وەکو پێشتر برای ئیشارە پێکرد دەبوو زووتر بکرایە نەک دوای 30 ساڵ کە ئێمە شتەکانمان لەبیر نەماوە کە ئێمە زاکرەمان کەمی کردووە بەحەق بەهەرحاڵ ئێستش نەچووە بچێ ئینشاءڵڵا خوای گەورە جەزا بخێتان بۆ بەڕێز ئەگە بزانم کاک سەلاح شتێکی ما بێت مایکەکەی بیتێ کاک سەلاح دوا قسەت ئەڵێم زۆر بەڕاستی ئەو مقڕانەی کە تیان نەچوین مەقڕی هێزی شافعی کە ماوە سەلمان و ماوە سەعد القاهیر برایەتی مەسئولیان بوون خزمەتی باشیان کردین مەقڕی مەلەکان هەر عایدی ئەوان بوو دوایش کە گەیشتینە قەڵاتووکان جەنابی ماوە سەعد القاهیر کەیستا ئەمیرمان لەوێ بوو ماوە حەسەنی بابەکر جێگیری بوو
بەڕاستی خزمە باس شتێکی خۆش ئەوە بۆوان چایان مەمنوع کردبوو ئەوانە ئێمە بێتاقەت بوون بۆ چای هەندێک برایان ئێمە ئەوان چایان نەخواردبوو بەڕاستی ئەوان چایان ماوەیەکی زۆر تەرکبوو لەبەر ئیقتصاد و لەبەرەوەی کە ئەو پێشمەرگەکانیش تاقیکردنەوە بۆ لەمزان تا چەندە خۆڕاگرن و چەندە بەگوێ ئەمریکایانەکەن هەندێکی وتیان کاکە خۆش خۆتان ئازان کێتوانێت لە شوێنتر چای لێ بنێ بۆ خۆی بەس ئەوان خۆیان چایان تەرکبوو شتێکی هین بوو بەلای ئێمەوە عەجیب بوو باشە سوپاس باسی ئاڵوەتانەکەن ئاڵوەتان ئێمە هەمومان چونێتە ئاڵوەتان سەرحدودە و دوای چونێتە پیرانشار و دوای چونێتە نەغەدە و جوای چونە تۆ سنەوە ئەمجار لە سنەوە تۆزعبوونێتەوە بەلای هەرکەس بۆ لای مەقەڕەکان هەرکەس بۆ مەقەڕی خۆی دوا قسەی خۆت لەسەر کۆی ڕووداوەکان و گەڕانەوە زۆر بە کورت مامۆستا ئارامی بەڕێز من زۆر سپاسی جەناب دەکەم بە حەقەت جەناب و زۆرمان و ئەبی لەم بەرنامانە خوای گەورە پاداشی بەخێری باتەوە دەست و خۆش بێ بەڕاستی ئەم مەسئلەی جەنابتە ئەم ماندووبوونەوەکو ئەو ڕۆژانەی ئێمە وایە کە لە ڕۆژی ناڕەحەتیا بوو زۆر دەواری لای خوددا خۆش بێ خوای گەورە ئەو ڕۆژانەیش لە ئێمە وەربگرێ لە ڕۆژی قیامەتە نەیداوە بە ناوچاومانە و ئینشاءالله سپاس بۆ بزانین کاک عومەر ئەگەر قسەیەکی ما بێت وەکو دوا بەشدار دەستخۆشیتان لێ یەکەم لە هەموو لایەک من یەک شتمەیە شانازیەکەم بەڕاستی بەو بڕە تەمەنەوەیە کە لە پێناوی دینی خوای گەورە سەرفم کردووە وەسپاسی ئەو کەسەیش ئەەکەم کە مرنی بەڕاستی منی وا گۆچ کرد کە چەکی شەرەف و کەرامەت و عێزەت لەشان بکەم کە چەکی جیهاد لەشان بکەم بەڕاستی سپاسی خوای گەورە ئەەکەم کە یارمەتی داین کە هاو کارمان بوون کە بەڕاستی کامەروێنەتمان لا نییە بەڵام ئەو ڕیشە سپی و لە ناوم کارا سپی کردووە پێش ڕژ بەتەکیید مامۆستا من کاتێکە چوونەوە دی و ئەتوانە بڵێن لەوانەیە تاڵی ڕیشی سپی لە ڕیشمان نەبووە بەڵامی تر سپاسی خواکەمەکە لە ناو هێزێکی ئیسلامیە ڕیشم سپی کردەوە سەرم سپی کردەوە و تەمەنێکم سەرف کردووە وەسپاسی ئەو برایانێشکەم وەکو برایان باسییان کرد بەڕاستی ئەوانە کە هاوکاری ئێمە بوون کە خۆ هەم ئەم مەجموعەکەمە نەبووین بەڕاستی ئێمە خواتێکی زۆر بووین بەڵام ناکرێت سەردن بەمان لەوانەیە لە بەرمان نەبێ هەمون ناو تاک بە تاک ناویان بێنین بەڵام من بە تایبەت مەسەلەن کاک حەمەمراد خوای گەورە بە شەهیدی خۆی قبوڵی کرد بێ ئینشاءالله چونکی لە ڕوبەڕوو بوونەوەی بەڕاستی شەڕی ناوخوا کاک حەمەمراد شەهید کرا ئینشاءالله خوای گەورە بە شەهیدی خۆی قبوڵی کرد بێ لەوانەیە گلێ و گازن تمێ هات بێتە سەر کە جاروبار مەسەلەن ئەو بەڕێزە وەکو پێویست لەوانەیە حەقی پێ نەدرابێ بەڕاستی یا ناوی نەهێنرابێ یام هەر شتێکی لە شتانە كاغ عرب عباس كاغ عرب محمد سعيد كاغ ابو بكر محمود كاغ كاوا احمد كاغ ابو بكر حسين براسي مسباسي هميانا كم دس خوشيا اللي هميانا كم براسي اوانش تواوكري اما بني اما ايش تنيا بما نكر او مجموعه برابن وكو برا نغ وكو براي دايكو باوكي اما دلسوزي وبراسي خمخوري يكبوين بەڵێ منیش لە کۆتایی هەسپاسی هەمووتانەکەم بەڕێز کاک عومەر حەمە شەریف کاک مەلا ئەکرەم کاک سەلاح سیامێوەیی کاک محەممەد یاسین کاک سعد قارەمانی کاک سادق گەرمیانی کاکی واکە خەڵکی گوندی شەمەیە و کۆمەڵێک شاهیدی حەقیدا لەسەر ڕووداوەکانی ئەو ڕۆژانەی کە لە مانتیقەکانە ڕوویاوە من سوپاسی هەمووتانەکەم و سوپاسی ئەو ستافە ماندوو نەناسەی پشتی کامێراکەم کە لە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ ئێمە هاتوون و لەم شوێنە ماندووبوون و ئەوان سەربازە نەناسراوەکانی ناو ئەم بەرنامەن و ئەوان نوێنەکانی ئێمە گەیەن بە بینەران بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی زنجیرە بەرنامەی دیکۆمنتاری تایبەت بە هێزی ئیسلامیەکان لە بناری شارە زور و قوڵایی قەرەداغدا تا بە ناوچەی گەرمیانی شەگا هێزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دواتر هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی سوپاس بۆ ئێوەش کە لە ماوەی ئەم 6 حەڵقەیەدا بینەری بەردەوامی بەرنامەکەمان و سوپاس بۆ هەموو لایەک